خۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان مناسیوە لاوە خوێن گێرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خێناوی و پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێن بێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وامزانیوە قەد دوو دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵ نەدام بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتووی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدام بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادەگی پش و درێژ و خۆڕێک خەر و ژیر و خەباتکار بووە لە بیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باشناسیوە لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە ئێرە مەهابادە بەڵێ ئێرە مەهابادە ئێرە قیبلەگای وەفادارانە ئێرە نەزرگای ئەویندارانە نیشانە و ڕەمزی چۆکدانەدانە ئێرە ئارامگای نەسلی سووری دوژمن بەزێنە سمبولی بەرخۆدان و ڕاسان و خرۆشانە شاری مەهاباد هەروەک مێژووی خۆی بەردەوام لە ئامێزیدا لاوانی شۆڕشگێڕ و یاخی لە ستەم پەروەردە دەکات ئەم شارە سوورە بە خوێنی لاوانێک کە هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران تا بە ئەمڕۆ بە شۆڕش و خۆڕاگری وازیان نەهێناوە و چۆکیان دانەنواندووە لە دوای 25 خەرمانان ئەو ڕۆژە ڕەشەی کە تێیدا ژینای جوانە مەرگ بە دەست پارێزەرانی جەهل و خوراپەوە گیانی ئازیزی لەدەستا لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان دژ بەم جنایەتە شاری مەهابادی خۆڕاگر و شۆڕشگێڕیش بەمانگرتنی گشتیوە وەک هەمیشە پەیوەست بوون و ڕۆژانی دواتر زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوون کۆماری ئیسلامی هەروەک پیشەی خۆی و لە نیگەرانی لە تووڕەی خەڵک
جارێکی تر دەستیدایە جنایەتێکی بێوێنە لە کوردستان بە تایبەت لە شاری مەهاباد و ئەو شارەی بە خوێنی لاوەکانمان سوورتر لە جاران کرد. یەکێک لەو لاوە خوێن گەرم و بوێر و شۆڕشیێرانە شەهید ئازاد حوسێنپووری لاوی تینووی ئازادی و ماندوو لە ژیان لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی. سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیای وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. شەهید ئازاد حوسێنپووری لە ڕێکەوتی یەکی خاکە لێوەی ساڵی 1370 هەتاوی لە شاری پیرانشار لە بنەماڵەیەکی سادە و ساکار لەدایک بوو. کاتێک شەهید ئازاد لەدایک بوو باوکی لە هەولێری باشووری کوردستان بوو و کاتێک گەڕابەوە خانێ بە بۆنەی ئازادی هەولێر ناوی ئازادی بۆ کوڕەکەی هەڵبژارد. شەهید ئازاد لە تەمەنی 7 ساڵیدا دەستی کرد بە وەرزشی ژمناستیک و زۆر تێیدا سەرکەوتوو بوو. تا تەمەنی 11 ساڵی لە پیرانشار بوو. دواتر ماڵیان ڕۆژ بۆ مەهاباد و لە مەهاباد نیشتەجێ بوو. لە دەرس و مەدرسە قوتابیەکی زۆر زیرەک بوو. عاشقی مەلەوانی و ماسیگیری و وەرزش و سروشت. شەهید ئازاد لە کلاسی ئەوەڵی دەبیرستان وازی لە خوێندن هێنا و ڕووی کردە باشووری کوردستان تا پەیوەست بە هێزە کوردیەکان بێت و بەڵام بەهۆی کەمبوونی تەمەنی ڕیان نەگرت و گەڕانبوویانەوە بۆ ڕۆژهەڵات. شەهید ئازاد دوای گەڕانەوەی لە باشوور ڕووی کردە بازاڕی کار و دەستی بەکار کرد تا بتوانێت خەرجی خۆی دابین بکات و هاوکاری بنەماڵەکەشی بێت. سەرقاڵی کار و کاسبی بوو و کوێرەوەریەکی یەجگار زۆری چەشت. شەهید ئازاد ئاوات و هیوایەکی یەکجار زۆری هەبوو. یەکێکیان دەرس خوێندن بوو. لە تەمەنی 25 بۆ 26 ساڵیدا بە شێوەی تەجروبی خۆی فێری ددانسازی کرد و مەتەبی ددانسازی دانا. شەهید ئازاد هەمکاری دەکرد و هەمیش دەستی کرد بە خوێندنی دەرس و لە تەمەنی 30 ساڵیدا توانی بچێتە زانکۆ لە ڕشتەی پزیشکیدا دەرس بخوێنێت. شەهید ئازاد کوڕێکی ئازا و بەجەرگ و زۆر بەغیرەت و یاخی و سەرکێش بوو. قسەی زوڵم و زۆری لە هیچ کەسێک قبوڵ نەدەکرد و شەیدای ئازادی بوو. هەرکات ئاگری شۆڕشێک هەڵدەگیرسا بەشداری دەکرد و حەولی خۆی دەدا. بە هەڵگیرسانی ئاگری شۆڕشی ژینا دەستی کرد بە خەبات و تێکۆشان و چەند جارێکیش برینداری. شەهید ئازاد تا دوا هەناسەشی کۆڵی نەدا و زۆرها چالاکی ئەنجامدا. بۆ نمونە تیمارکردنی کەسانی بریندار،
لیدەرێکی بەهێز لەسەر شەقامەکان و لە مزگەوتەکان سرودی ئازادی دەدا و بە وتنەوەی سرود و دروشمی شۆڕشگێڕانە و چاککردنی سەنگەر و بەشداری لە ڕێوڕەسمی شەهیدەکانی دیکەی مەهاباد بە هەموو جۆرێک چالاکی دەکرد. شەهید ئازاد خەڵکی هاندەدا و دووکانی پێدادەخستن و کۆی دەکردنەوە بۆ خۆپیشاندان و زۆر یەک لە بریندارەکانی کە ساچمەیان بەرکەوت بوو دەرمانی دەکردن. شەهید ئازاد بە دیتنی گیانبەختکردنی ڕۆڵەکانی مەهاباد یاغی تر ببوو دەیوت دەبێت تا دوا هەناسەمان لە خەبات و خۆراگری تا گەیشتن بە ئامانجمان دەسەڵ نەگرین. شەهید ئازاد قەراروا بوو بەهاری ئەو ساڵە بچێتە خوازبێنی و جلوبەرگی زاوایەتی لەبەر بکات، بەڵام بەداخەوە ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1401 هەتاوی لە گەڕەکی بەرەی لانان کەوتە بەر دەستڕێژی گولەی خائینان و بەکرێگیراوانی ڕژیمی تێرۆریست و دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و دەست بەجێ گیانی ئازیزی بەخت کرد. تەرمی شەهید ئازاد لەلایەن هێندێک کەسانی دڵسۆز و شۆڕشگێڕەوە حەشاردرا بوو. پاشان لەلایەن دەوڵەتەوە هێرشیان کردە سەر بنەماڵەکەی و داوایان لێکردبوون کە تەرمی شەهید ئازاد تەحویل بدەن و لە ئیزای ئەو کارە دەیانکەن بە بنەماڵەی شەهید و پارەی دیەی ئازاد وەربگرن و بڵێن کە لەلایەن هێزە کوردیەکانەوە گیانی لەدەستاوە. بەڵام سەرەڕای هەڕەشەکانی دەوڵەت بنەماڵەکەی حازر نەبوون ئەو پێشنیارە نائەخلاقیانە قبوڵ بکەن. شەهید ئازاد لە ڕێکەوتی 27 خەزەڵوەر لە گۆڕستانی مەهاباد بەڕێوڕەسمێکی پڕشکۆ و بە بەشداریکردنی هەزاران کەسی خەڵکی شۆڕشگێڕی مەهاباد و دەوروبەری مەهاباد ئەسپەردەی خاکرا. هەرچەند شەهید ئازاد و ئازادەکان و سەدان گیانبەخت کردووی شۆڕشی ژینە لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەک لە سەرەتادا باسمان کرد کوردستان بە تایبەت شاری مەهاباد جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشگێڕ و دژبەستەم و نائەداڵەتیە. ئێمە دڵنیاین کە یادی شەهید ئازاد و هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینە دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جنایەتکارە و وەدیهێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینە کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر چەشنە هەڵاوەردنێکە. هەر لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی ئازاد حوسەین پووری و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕش لەدەستداوە، هەموو ئەو ئازیزانەی دەست بەسەر کراون بریندار بوون، چاویان ئەندامێکی لەشیان لەدەستداوە کە تاوەدی هاتنی ئاوات و ئامانجەکانمان کە ڕووخانی ئەم ڕژیمە جنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمان ئەدەین. هەزاران جار یادی ئازیزی شەهید ئازاد حوسەین پووری و هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایە پڕڕێبوار.
خۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان